سیستەمی خوێندنی باڵا، فەلسەفەی خوێندن، پرۆگرامی خوێندن، ناوەڕۆکی خوێندن، سیستەمی وەرگرتنی خوێندن، هەموو ئەمانە پێویستی بە مراجعەیەکی جددی و جەزری هەیە. ئێمە ئەو کاکسەلام ئیشارەتی پێەیە هەر لە چوارچێوەی ئەو مراجعە و بەخۆداچوونەوەدایە کە سەردانی دەرەوەی وڵاتەکەین بۆەوەی ئەزمموی دەرەوە وەربگرین وە مەساحی خوێندنی پیشەی لارێمی کوردستانە فراوانتر بکەین. خوێندن ببێتە شوێنی بەرزکردنەوەی سکیل، شوێنی دروستکردنی کارامایی، هەر بەخشینی بڕوانامەی بێناوەڕۆک نەبێت. دیارە وەزارەتی خوێندنی باڵا پلانی هەیە لە یەکی نۆی ئەم ساڵدا دەست بە پرۆسەی خوێندن بکاتەوە بە جێبەجێکردنی سیستمی ئاوێتە. سەبارەت بە چارەنووسی سێ یەکەمەکان دیارە بەڕێزان لە وەزارەتی خوێندنی باڵا لە 12/4ەوە نووسراویان بۆ کردوون بۆ وەزارەتی پلاندانان و لە ئێستاشدا لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لایانی پەیوەندیدار لە سەرهێڵن و هەموو هەوڵێکی جددی دەدرێتن دوای ئەوەی کە بودجای حکوومەت یاریمی کوردستان ڕەوانەی پەرلەمان دەکرێتن، کاری جددی لەسەر دەکرێتن بۆ ئەوەی بە مافەکانیان بگەن. وانە بێژانی خوێندنی باڵا و فەرمانبەرانی گرێبەستیش بە هەمان شێوە بە نسبەت کەمی ماوەی نێوان خولی یەکەم و خولی دووەم لە تاقیکردنەوەکانی زانکۆ پەیمانگاکان کە لە ماوەی ڕابردوودا بۆ هۆی نیگەرانی بەشێک لە قوتابیانەی کەوانەیان توانی بوو لە خولی یەکەمدا سەرکەوتوو بن بەڕێزیان بڕیاریاندا کەوا بۆ ساڵی داهاتوو پێداچوونەوەیەکی جددی بکەن، هەوڵ بدرێت تاقیکردنەوەکانی خولی یەکەم بهێنرێتە مانجی 5 و خولی دووەم مانجی 7 بۆەوەی ئەو ماوە زۆرە لە بەردەستیان بی و تەڵەبە بتوانانی تەحزیراتی باشتر بکاتن. سەبارەت بە خوێندنی دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا لە زانکۆ حکوومیەکان لە پلانی بەڕێزان لە وەزارەتی خوێندنی باڵادا هەیە کە بەر لە مانجی سێ ئەم خوێندنی باڵا ڕابگەیەندرێتن و ڕێگە بە خوازیارانی خوێندنی باڵا بدرێتن تەقدیم بکەن بۆ دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا.